یەکێتی و پارتی حکم بە چیەکەن؟ حکم بە شریعەتی خۆی متعالەکە. باسی کەسەکانێکی تۆ باسی کەسەکە یا باسی حیزبێکی پارتی حکم بە شریعەتی الله تعالاکەن هەر بە جدیدە تۆ نەخۆشنی ئاگات لە خۆتە ئەو بوو دەرونیان. هەرمە لای گوتی حکمی کوردستان حکمی ئیسلامە ئەمە دەجالە درۆزنە باشە دەجالە درۆزنە حکمی ئیسلام ناڵێ مەلها دابدرێ مەلها شوێنی لەش فرۆشتن هەبێ ئیسلام قبول ناکە. یەکێتی و پارتی حکم بە چیەکەن؟ حکم بە شریعەتی خۆی متعالەکە. لەش فرۆشتەکانش هەمی حەدی لێ دەرەکات باشە حکمی ئیسلام نییە ئیسلام هەبێ هەرچی مەسئولە دەستێ بڕێ پەرلەمانەکە هەمی بێ دەستە بێ بە وەزیرەوە چونکە ئەمانە نەک هەر دەستێک قاتشیان لەگەڵ ئەبردرێن توی مسلمان دەست بە دەست نوێژە چەکی بۆ هەڵەگری ئەڵێ مامۆستا پارەکەم حەلالان حرامە جا پرسیارە من لە تۆ ئەکەم پارەکەت حەلالیان حرامە تۆ جوابم دەوە تۆ خۆشت باش جوابەکە ئەزانێ خۆت جوابەکە باش ئەزانێ جا پێویست ناکە ئەگەر تۆ چەکی بۆ هەڵنەگری و نەتوانی مەلها لە هەولێر بکاتەوە ئەو ناتوانی مەلها لە هەولێر و سلێمانی بکاتەوە لەگەڵ دوهۆکە بۆ تۆ چەکت بۆ هەڵگرتووە بە تۆ بەخیرەت بووە بە تۆ پشت قوتی پێیا بووە. یەکێتی و پارتی حکم بە چیەکەن؟ حکم بە شریعەتی خۆی متعالەکە. باسی کەسەکانێکی تۆ باسی کەسەکە یا باسی حیزبێکی پارتی حکم بە شریعەتی الله تعالاکەن هەر بە جدیدە تۆ نەخۆشنی ئاگات لە خۆتە ئەو بوو دەرونیان. یەکێتی و پارتی ئەو خەڵکە بەڕێزان کە لەگەڵ ئێمە ئەژین باوکمانن برامانن دایمی یەکێتیە کاکە تەکفیری کەم وەڵا بیانیان نوێژی بیانی ناکەوتێ نوێژەکانی مەزبوطە وەڵا قورئان خوێنە ئێشتم کافری کەم بەش حەقی کافری کەم پێم بڵێم وەڵا تۆ حکمی خۆی گەورە تەطبیق ناکەی ئێ وەڵی دایکم هەشیکە هەر نەک دایکمە کەسێک لەو کوردستانە هەبێ لەگەڵ یەکێتی پارتیشا بێ کەوتو خوا پێغەمبەری خوا فەرمێن هەموو وڵاتە کەوتێ لە خوا بتێ خوا دەسێ ئەمناڵێم وەی دەنگ بدا بە پارتی و یەکێتی مرتەد دەبێ هەر ڕدێکاوان ئەیڵێن هەر کوفرێکاوان ئەیکە تۆ شەریکی چکۆی بەیعەتت داپەیان قسەکەم خۆشیان نە پارتی و یەکێتی دەنگیان پێ بدەن ڕدە هەڵگەڕانەوێ لە ئیسلام خۆش بە قسەکەم یاخودنا ئەوە چاک بزانن باقیان حجە بێ لەسەرتان مسمە یەکێتی و پارتی و هەموو ئەوانەی تر کە هەیە حزب و ئەوانەی تریش کە هەیە هەمویان ئەوانەیش ئامۆزا و کەس و برا و کەسی ئێمەن لەبەرەوە من تعامل لەگەڵ هەمویانە بە یەک چاوەکەمەوە چونکە پێم وایە هەمووی مسلمانە هەمووی خواناسە ئێنا من یەکێتی و نە پارتیم عەزیزەکەی من ماڵسە منیش مەقسەدم ئەو قسانەیە کە خەڵک پۆستی کردووە بەغەڵەت بڵاو کراوەوە یعنی ئێستا پێویست دەکات برامانە چی شکارێکی تێ ینی باشە خۆ برامان خۆ چیە وەڵای نازانم ماس ئەوان کوات دەبنە برای ئێمە عەزیزەکەی من باسی عامەکەین ئێمە باسی ئەو خەڵکاکەین تۆ لە ناو یەکێتیە سەد کەس برا و ئامۆزا و کەس و کارمانی تایە بە مەسەلەکە لەوایە کە خەڵک تەکفیر نەکەین قسەکە لێرە ئەوە نییە من بشم بڵێم بە قوربانتان وەرن با بچین بە یەکێتی و بە پارتی با بە کەستان معاناتان نییە بەقەدەر بن بەدەست یەکێتی و پارتی ئیتر بۆچیە نەم فشەفشە من بەسم تۆ نییە خەڵکی تر فشەفشەکا بەسەر من قسەم لەسەر مەسەلەی استراتیژی ئەو نیشتیمان و ئەمنی قەومی وڵاتەیە یعنی خۆ من ڕۆژە لە ڕۆژان ناتوان بڵێم کاکە وەرن با هەمومان بچین ببین بە یەکێتی و پارتی ئەمە لای من نییە عەزیزەکانی من تەکفیر شتێکە خۆشەویستی نیشتیمان شتێکە پارتی و یەکێتی دووە حیزبن تۆ کە پارتی و یەکێتی و تەکفیر کرد واتە عمومی ئەو خەڵکە تەکفیرەکەی استراتیژیەکی زۆر خەتەریەتە ناوە ئەو وەختە دوایەوە مشکلەیەکی زۆر گەورەیەتە ناوە تەکفیری هەچیم پێشمەرگە و ئاسایشەیەکی بۆ ئەوە ناوەسی کابرای تریە دەڵێ باشە تەکفیری پێشمەرگە و ئاسایشم کرد خۆمان هەروەکو مۆزەفێکی حکومی لە وەزارەتی ناوخۆ ئێ باشە ئەوانەشی کە لە دایرەی زەریبە ئیشەکەن ئەوانەشی کە لە دایرەکانی تر ئیشەکەن هینی فەرمانبەرەکانی تر بەگشتی لە دایرەی بڕۆ ڕەڵە بەخوا ئەوانەش هەمیان کافرن چونکە ئەسەر بۆ حکومەتە ئەمە غەڵەتە ئەمە ئەو پەڕی غەڵەتە برا عەزیزەکەی من تۆ ئیشی بۆ ناکرێ بە چاوێک و سەیرەکەی هەموو گیان دەبێتە بورکان عقیدەیەکی زۆر داوەشاو دروستە بێت ناو مێشک و گیاندا بەڵام عەزیزەکەی من بۆچی سەیری ئەوانە ناکەی ئەمڕۆ شتێک کە تۆ پێگەشتووی هێشتا ئەوان پێی نەگەشتوون هەوڵە این کە ئەوانی چاکسازی بکەنە ناویانە قسەکە غەڵەتە